ترامپ هاوکاری دیموکراتەکان دەکات لە لێکۆڵینەوەکاندا. سەدان لە شەڕکەرانی دەوڵەتی ئیسلامی و خانەوادەکانیان لە باوەز هەڵاتون و شەڕ بەردەوامە. کاندیدەکانی هەدە پرۆژەکەیان بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی تورکیادا ڕاگەیاند. تەماشاچیلێ خۆشەویست سیدەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بوونە سەر. سلااوڕێز ئەم ژێ ئەمریکا دەست پێ دەکەن. سەرۆکێ ئەمریکا دۆناڵد ترامپ دەبێژە وێ ئەو هەڤرێزیە لەگەل ڤەکولینên derbarê helmeta wî ya hilbijartinên sala 2016 bike. Vekulînan ji aliyê demokratan ve li encûmena nûêneran roja duşemê dest pê kir. Trump dibêje wî tiştekî şaş nekiriye li dor destêwerdana Rûsya di hilbijartinên Amerîkada. Agahiyên bêhtir di vê raportê de. دو ساڵی ئالۆزە لەو کاتەوەی کە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەست بەکار بووە لە ئێستادا خەریکە خراپتریش دەبێت. ئەوەی لە توانەماندا بێت دەیکەین بۆ بەدەستهێنانی هەر بەڵگەیەک ئێمە دەست بەم لێکۆڵینەوەی دەکەین. ڕۆژی دووشەمە کۆمیتەی دادوەری ئەنجومەنی نوێنەران وەکو بەشێک لە لێکۆڵینەوەکانی لەسەر گوایە کارە نایاسایەکان گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات داوای بەڵگەنامەکانی زیاتر لە 80 کەسی کرد لە بەڕێوەبەرەتی ترامپ خێزانەکەی و کارداریەکانی لە ناویاندا پارێزەری پێشووی مایکل کۆهن، کوڕەکانی ئێرک و دانەڵ جونیەر وەزاواکەی جێرد کۆشنەر. کۆشکی سپی ڕایگەاند لە کاتێکی گونجاودا وەڵام دەداتەوە. من لە هەموو کاتێک هاوکاری هەموو شتێک دەکەم. ئەو شتە جوانە دەزانن چییە؟ هیچ تێوەگرانی نەبووە، هەموو سەختەیە. کۆمیتەی دادوەری ئەنجومەنی نوێنەران ئەو کۆمیتە بەهێزەیە کە بڕیاری لە کارخستنی لەدەستدایە و لە ڕابردوودا لێکۆڵینەوەی لەسەر سەرۆکەکان ریچارد نیکسن و بیل کلینتن کرد لەسەر ڕێگەگرتن لە دادپەروەری و خراپ بەکارهێنانی دەسەڵات. هەتا ئێستا ئەم لێکۆڵینەوەیە پرۆسەی لە کارخستنی تێدا نییە. ئەم لێکۆڵینەوەیە جیایە لەگەڵ لێکۆڵینەوەکان بەڕێوەبەرایەتی ڕۆبەرت مولەر لەسەر دەستێوەردانی رووسیا. لێکۆڵینەوەکانی کۆنگرێس شتێکی ترن و لە پاش گەواهیدانەکەی هەفتەی ڕابردووی پارێزەری پێشووی ترامپ مایکل کۆهن هاتوونەتە گۆڕێ. کاری هەمووان لە ڕێکخراوی ترامپ هەموو ڕۆژێک پاراستنی بەڕێز ترامپە. زۆر بەمان دەمانزانی ئێمە دەین و درۆ دەکەین بۆ ئەو لەسەر شتێک. ئەمەش بوو بە شتێکی ئاسایی. ئەمە ڕێک ئەوەیە کە لەم کاتەدا لەم وڵاتە ڕوودەدات. جێی باسە لێکۆڵینەوەی دادگایی لەسەر بازنەداخراوەکەی سەرۆک بەردەوامە لە ناویاندا لە نیویۆرک، نیوجەرزی و واشنگتن دیسی. بەرپرسên hêzên Sûriya Demokrat Hesedê dibêjin çekdarên Daişê di navçeyeke pir biçûk de dorpêçkirî mane. Li gor peyamnêrê dengê Amerîka Zana Omer ku li ser erdê ji nîzik ve rewşê dişopîne şerekî giran lê dijî çekdaran birêve diçe. Di encama vî şerî de bi hezaran xelkê sivîl ku di nav wan de jî hin çekdarên Daişê jî hebûn ji wan navçeyan derketin û xweradestî hêzên Sûriya Demokrat kirin. Hesedê ji bo sivîlan kerîdorekî mirovahî vekiriye. Komandarê Hesedê dibêjin bi karanîna xelkê sivîl wekû mertalên mirovî bûye bend li pêş êrişên wan. Ew dibêjin ew dixwazin piştras bikin ku hemî sivîl derketine berî derbasî nava Baghozê bin û çekdaran li wê derê derxînin. پاش سەرکەوتن بەسەر دەوڵەتی ئیسلامیدا و پلانی کشانەوەی هێزەکانی ئەمریکای لە سووریا، ئاخۆچی بەسەر هەڕەشەکانی تورکیا هات بۆ سەر هێزەکانی سووریای دیموکرات. ئاخۆ ڕۆڵی ئەمریکا چییە لە نیوان هەردوولادا؟ پرۆژەکانی ئابووری و سازدانەوەی سووریا چ ڕۆڵێکی دەبێت بۆ نزیکردنەوەی لایەنی کوردی و تورکی و هەروەها ڕابستان بەرامبەر بە دەسەڵاتی ئیران لەو ناوچەدا کە لەم راپۆرتەدا تێشکی دەخرێتە سەر. ساتەکانی دەوڵەتی ئیسلامی داعش لە باغۆز نزیکە بێتەوە. ئەوەندەی نەماوە هێزەکانی سووریای دیموکرات پەیامی نەمانی دەوڵەتی خەلافەت ڕابگەێنن. لە واشنگتنیش شارەزایان شرۆڤەی دوای نەمانی داعش دەکەن. ئەمریکا چۆن بتوانێت باڵانس لە نێو ئەو هێزە ڕکابەرانە دروست بکات بە تایبەتی لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و تورکیادا.
ئەگەر ئێمە هەرێمێکی سربەخۆی کوردەکان لە سووریا دروست بکەین یەک پارچەی تورکیا دەخاتە مەترسیەوە تورکیاش نزیک دەکەینەوە لە کڕینی کەرەستەی سەربازی لە رووسیا کلیلی چارەسەر کە ئەمریکا پێی گەیشتووە دەیەوێت ئەوروپایەکان بێن لەم استراتیژەدا بەشدار بن ئەگەر ئەمریکای لێ نەبێت ئەوانیش نایەن ئەمریکا ناشی دەوێت هێزەکانی سووریای دیموکرات بەرەو رووسیا و ئێران و ئەسەد بڕۆن و دەیەوێت کاریگەری لەسەریان هەبێت لەوەتەی هێزەکانی سووریای دیموکرات ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریان بەڕێوە بردووە ڕێگەیان نەداوە ئەو وێرانیەی شارەکانی دی سووریای گرتوتەوە لەوێژ ڕوو بدات کۆتایی هێنانی داعشیش هەروە سەیرەکەن پاراستنی خۆیان لەو هێزە مەترسیدارە بە دڵنیایەوە تورکیا وەکو مەترسیەک لەمان دەڕوانێ 20 میلیۆن کوردی هەیە ئیدی چۆن لە کێشەی کورد بڕوانێ پرۆژەکە بۆ دروستکردنی هەرێمێکی سربەخۆ نیە یان جیابوونەوە لە سووریا ئەگەر ئەمریکا پاشەکشێ بکات واتە بۆشایی یەک جێدەمێنێ یەک لە سەی خاکی سووریا تورکیا ئێران و رووسیا و ئەسەد پڕی دەکەنەوە ئێستا ئێران خەریکە لەگەڵ خەڵکی ناوچەکان میلیشای سەربازی دروست بکات هەروەها تورکیاش ڕابردووی هێزی توونڕەبی ئایدۆلۆژی لە هەرجەیەک سەری هەڵدا بێت کۆتایی هێنانی لە ڕووی سەربازیەوە قۆناغێکە ڕەنگە شەڕی سڕینەوەی توونڕەوی و ئایدۆلۆژیا شەڕێکی قورستر بێت ئەوە تا وڵاتان دوودڵن لە وەرگرتنەوەی هاوڵاتیەکانی خۆیان کە پەیوەندیان بە داعشەوە کردووە لەبیرتان بێت چەکدارانی داعش لە 110 وڵاتەوە پەیوەندیان بە داعشەوە کردووە 8,700 لە رووسیای پێشوو 5,700یان لە یەکێتی ئەوروپا و کە لە نێوانیاندا 2,000یان لە فەڕەنساوە بووە 850 چەکداری بیانی لە باڕیتانیاوە 3,000 چەکدار لە سعودی و تونس و ئەردەنەوە ئێستا ئەم وڵاتانە تاوتوێی ئەوە دەکەن کە چی لەمانە بکەن بەرپرسەکەی سووریای دیموکرات لە هەمبەر چەکدارە بیانیەکانی نێو داعش پێی وایە دەبێ وڵاتان بیر لەوە بکەنەوە چۆن چارەسەری ئەو گرفتە بکەن ئەبێ ڕێکەوتن بکرێت لە شوێن و دادگایەک بۆ داعشە بیانیەکان ڕێکارێک بدۆزرێتەوە وەکو چۆن ڕەفتایان لەگەڵ بکرێت ئەوەش گفتوگویەکی ڕشتی دەوێت نابێت فەرامۆش بکرێت دوای نەمانی داعش ئیدی هەنگاوە سیاسیەکان ڕەنجی ترەگرن ڕەنگە ئاوەدانکردنەوەی سووریاش سەودا گەورەکەی بازاری سیاست بێت ئەم چاودێرە لای وایە شەڕی ئابووری و ئاوەدانکردنەوەی سووریا دەتوانێت باڵادەستی ئێران و رووسیا کەم کاتەوە لاشێڕوونە هەرپارەیەک تەرخان بکرێت لە باکووری خۆرهەڵات دەبێت لەوەش داوا دەکەن هێزەکانی سووریای دیموکرات و تورکیا لە یەک نزیک ببنەوە ئەو استراتیژیەی دژ بە ئێران بەکاردێن بڕینی سەرچاوەدارایەکانێتی تای تەرازووی هاوکێشەی سیاسی لە سووریا لە نێو ئەو هەموو بەرژەوەندیە سیاسیەی نێوان ئەمریکا و رووسیا و ئێران و تورکیا و ڕژێمی ئەسەد ڕوون نییە سەبەتەی چ لایەنێ پڕەکات یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن دوێنی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان ڕێکەوتنامەیەکی 4 ساڵیان واژۆ کرد بۆ کۆتاهێنان بەو بنبەستە و هەنگاونان بەرەو پێکێنانی میری و یاخۆت حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان بۆ چێشخستنە سەر ئەم بابەتە دکتۆر ڕیبار فەتاح شارەزای ڕۆژهەڵاتی ناوین ڕاستەوخۆ لە ستودیۆی لەندەنی دەنگی ئەمریکاوە لەگەڵماندایە. دکتۆر ڕیبار سپاس و ئەم کاتتان باش دەکرێت بە بینەرانمان بڵێن ئەم ڕێکەوتنە چی بۆ هاوڵاتیانی هەرێمی تێدایە؟ ینی بەڕاستی ڕێکەوتنەکە شتێکی تازە نییە ینی ئەوەیە کە ئەگەر سەیری دەسەڵاتی کوردستان بکەین پارتی دەسەڵاتی ڕاستەقینەی هەیە دیاراکەوێت ئەم ڕێکەوتنانەوە بۆی شەرعیەت با بۆ دەسەڵاتە ڕاستەقینەیە دەنا پاردی هەر نوێنەری هەولێر و دهۆکە بێت لەبەرەوە لایەنەکانی کە بەشدار پێکا لە دەسەڵاتە بەمەرجێک ئەو لایەنانەی تر هەڕەشە نەبن لەسەر دەسەڵاتی ڕاستەقینەی پارتی ینی کۆمەڵێک پۆستەیەی پەرلەمانە و هی حکوومەتەکە و پۆستانە بەڕاستی سەنگێکی وایە نییە چونکە بۆ نموناگەر سەیری هەر پۆستی وەزیر بکەی وەزیر لە کوردستانە سیاسەتدا ناڕێژێ بەڵکو وەزیر وەکو فرمانبەرێک وایە ینی پەرلەمانیش هەمان شتە ینی فرمانگەیە کە بۆ پارتی کە بتوانێت سیاستەکانی خۆی پیادە بکە دەنابە بەڕاستی هیچ شتێکی نە بۆ گەلی کوردستان ناهێنێم ڕێکەوتنە. دکتۆر ڕیبار چ جیوازێک دەبین لە نیوان ڕێکەوتنەکەی گۆڕان لەگەڵ پارتی و یاخود یەکێتی لەگەڵ پارتی؟ ینی وەکوتم بەڕاستی جیاوازێکی وای نییە دیارە پارتی لەوا زیرەکە کە کارتی گۆڕان و یەکێتی بەرامبەر بە یەک بەکارەهێنێ بۆی کە بتوانێت
ئاکاری داواکاری سیاسی و ئیداریان کەم بکاتەوە بێزگە لەوە شتێکی کەیتیانێ دەنا هەم ئەومان ینی دیارە بۆ پارتیەگەر گۆڕانیش بەشداری دەسەڵات بێ باشترە لەبەرەوە کە شەرعێتێکی باشتریا بە دەسەڵاتی ڕاستەخینەی پارتی بەڵام گۆڕان بەشدار نەبێت تەنهایەکێتی یعنی ئەمان پێڵێن تەوافق کە دیارە تەوافق شتێکی باش نییە بەڵام بۆ پارتی زۆر باشترە ئەگەر هەموو لایەنەکان بەشدار بن و ئەو سیاسەتە پارتیان قبول بێ ئەو ئیدارەی پارتیان قبول بێ دەنا بەڕاستی یعنی ڕاستێکێتی لە سلێمانی دەسەڵاتی هەیە ڕەنگە گۆڕانیش خەڵکی لە دەور بێ بەڵام بەڕاستی لە ناو دەسەڵاتی فعلی پارتیا و هی هەولێرە بە هیچ جۆرە دەسەڵاتیان نیە هەرەوەیە کە هەر ئەو ئەمری واقعە بەردەوامەوێت وەکو باز دەکرێت ئەم هەریمە پێوەستی بە گۆڕانکاری ڕیشەیی هەیە لە سەرپای سیستمەکە تا چەند چ خۆتان و یاخود هاوڵاتیانی ئەو هەرێمە بە پێکردانی ئەو جۆرە حکوومەتە گەشتبینن بۆ خۆی باز لە گەشتبینیەکەی بێنە بەڵام من زۆر ڕەشبینم ئەتوانم بڵێم جاروباریش ڕەشبینم ینی تێکەڵێکە لە هەردووشیان ینی ئەگەر لەو هەموو ساڵی ڕابردووە ئەم دەسەڵاتە لە شکستێکەوە بۆ شکستێکی کەس چوو بێت من نازانم بۆچی ئێستا ئەتوانێت کوردستان بەرەو ئایندەیەکی گەشتدار بەرێ لەبەرەوە لەو بڕوایان منیش و هاوڵاتانی ئاسایش بێهیوان لەو ئیدارەیە هەر بۆیە بینی کە دەنگی خەڵکیش لەم هەموو گفتوگۆیە کپەونە دکتۆر وەکو دەبینرێت دەسەڵاتداران و فەرمانڕەوایانی پێشوو کە هەرێمەکەیان بۆ بارودۆخە ناڵەبارەگەیان هەر هەمان ئەوانن کە لەسەر دەسەڵاتەکە ماونەتەوە بەبی گۆڕێنی دەسەڵات گۆڕانکاری و چاکسازیشیانی هەیە؟ نەخێریانی دیارە خۆ پرسیارەکە جوان کرد یعنی ئەمانە هەرەو دەسەڵاتن ئەو هەرەو کەسانن نەگەرە و دەسەڵاتن فەرقی زۆرە ئەمانە هەمان کەسن کە سەدام حوسێن لە کۆتایی هەشتاکانە شکستی هێنان و پرتی کردن بە وڵاتانی ناوچەکەی وڵاتانی ئەوروپا کە گەڕانەوە دیارە بارێک هاتە پێشەوە مە دەسەڵاتیان وەگرە بەڵام ئەگەر سەیری هەموو شکستەکان مەکە تەنها سەیری چەند دیاردەیە بکە بۆ نمونە شەڕی براکوژی سیوێشی ئاب داخستنی پەرلەمان قوڕ بەسەری ڕێفراندەمی مەسعود بەرزانی ئەمانە هەموو شکستن یەک لە دوای یەک یعنی ئەم دەسەڵاتی کە من پێڵێم دەسەڵاتی شکست ئەگەر لە شکستێکەوە ئەو گەلەی برد بێ بۆ شکستێکی تر یعنی بۆچی ئەتوانێ ئێستا ئایندەیەکی گەشتدار بۆ کوردستان بێنێتە کایەوە ینی ئەو هەموو کێشەی کە لە کوردستانە هەیە بەڕاستی بەوانە چارەسەر ناکەی بێزگە لە بەگە سەیری گفتوگۆکانیان بکەی ئەبینی بە هیچ جۆرێک داواکاری خەڵک و گرفت و خەمی خەڵکی تیان نییە تەنها لەسەر پلە و پایە لەسەری شتێکی نییە لەسەرەوەی کێ سەرۆشی پەرلەما وەرەگرێت کێ جێگرەکەی وەرەگرێت بە کورتی دقەیەک ماوە ڕەخنە لە ئەمریکایەکان دەگیردێت کە هەمیشە پەلەیان لە عێراقەکان کردووە بۆ پێکەنانی حکوومەتەکانیان و هێشتنەوەی چارەسەری کێشەکانیان بۆ دوایی کە ئەوەیە کە ئێستاکە ئەو حکوومەتە دەبینین دیارێکێتی و پارتیش گەرنگ ئەوەیە ڕێک بکەون و پاشان کێشەکانیان چارەسەر بکەن ئیوە چۆن لێ دەڕوانن تا چەند شیانی هەیە چارەسەرکردنی کێشەکان و ئاسان نەبێت و لە دەرەنجام کار بکاتە سەر چاکسازی و گۆڕانکاریەکان ئەگەر پلانێکی وایە لە پێشداوێت ینی بە بۆچوونی من ئەمان کێشە چارەسەر ناکرد ئەگەر پارتی بتوانێ لایەنەکانی کە ڕابکێشتە ناو حکوومەتەوە بۆ دەسەڵاتە فیعلی پارتی ڕازی بن ئیتر کێشەی کەنێ چارەسەری کرد خۆ بەڕاستی خەمی دەسەڵاتی کوردی دەستی خەمی سەرکردایەتی کوردی خەڵک نییە کەسێک نییە بڵێ لایەنێک نییە بڵێ پرۆژەیەکی پێبێ ئەڵێ کارەبات دابین بکەم ئەو دابین بکەم هەموو کێشەکان کردوتە سەر کێشەی پلە و پایە. دکتۆری بارفەتاش شارەزای ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر سپاس لە لەندەنەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ ئێوەش. ئیرۆژ ساڵڤەگەرا 28ەیە سەرهەڵدانە خەڵکی هەرێما کوردستانە عێراقیە لە دژی ڕژیمە باس گەل و سەرهەڵدان گەیشت ئارمانجێن خوا و داخوازن خەڵکی پێکانین بەرسف دەوێ راپۆرتێدەیە. پێشمەرگەی دێرین و بەشداربووی ڕاپەڕینن دوای 28 ساڵ لە ڕاپەڕین هێشتا سەرقاڵی ڕایکردنی مامەڵەیە و کەسانن کە پێش ڕاپەڕین دژی بەعس هاوکاریان کردوون ئەمان کە پێش ڕاپەڕین قاچاق و دوای ڕاپەڕینیش دەسەڵاتدارن بەڵام هێشتا لە دۆخەکە نیگەرانن وای لێ هات ئێستا خەڵک لە هەندێ بوارە ڕاستە ئازادی هەیە ڕاستە خەڵک لە گەورەترین دیکتاتۆری سەردەم ڕزگاری بووە بەڵام هەندێک جار خەڵک ناحەقیشی نییە خۆزگ بەڕابردوو بخوازێت لەبەرەوەی خەڵک بەداخەوە
ئەو دەستکەوتە گەورەی کە ئێستا بوونی هەیە لە نەتیجەی ئەو ڕاپەڕینەوە لە نتیجەی خەباتی خەڵکە بەداخەوە نەمانتوانی خەڵکی پێ ئاسوودە بکەین و نەمانتوانی تعویزی قوربانیەکانی خەڵک بکەین و خەڵک ئێستا ئەژی بە ئازادی، بەڵام ئازادی بێنان، ئازادی بێ گوزەران، ئازادی بێ ئیدارەدان پێم وانە ئەم ئازادیە ئازادیەکی تەواوی. زۆرێک لەو کەسانەی بەشداری ڕاپەڕینیان کردووە گەرچی نیگەرانن لە دۆخی ئێستای هەرێم، بەڵام هەرگیز ڕۆژی 5 ساڵی 1991 وەکو یادگاریەکی مێژووی لەبیر ناکەن. لەبیرمە کە خەڵک لە زموزوڵ و لە چپەچپ و کۆبنەوەی لابلا و ئیلاوەلا کە یەکتریان ئاگادارە کردەوە کە طبعاً لە ڕێی ئاگاداریەکانی ڕادەی دەنگەری کوردستان تەنها وەسیلە بوو ئەو کاتە کە خەڵک لە دەرەنجامی زڵم و زۆر و تەرحیل و ئەنفال و ئەو ناڕەحەتی و ناخۆشیانی کە بەسەر کۆمەڵانی خەڵک هاتبوون بەڕاستی بە جارێک وا ڕاپەڕی کە ئومێدێک جارێکی تر ئومێدێک بە ژیان و ڕۆحی کوردایەتیا بێنەوە. شەقامی هەرێمی کوردستان لەسەر ئامانجەکانی ڕاپەڕین بۆچوونی جیاوازی تایە. ئەوانەی زوڵم و زۆری سەردەمی بەعسیان بینیوە و لە کەسانی بەتەمەن پێکاتون پێیان وایە ڕاپەڕین ئامانجی پێکاوە کە ڕوخانی ڕژێمی بەعس بووە، بەڵام گەنجان کە بنەوەی نوێ دەناسرێن لە دۆخەکە نیگەران و وای دەبینن حیزبەکان ئامانجەکانی ڕاپەڕینیان بەلاڕێدا بردووە. لە یادی ڕاپەڕیندا ئەمەوێەوە بە هەموو خەڵکی کوردستان بێژم کە کوردستان بەڕاستی ئەو ڕاپەڕینەی ئەنجامدا بۆ ئەوەی لە وەزعێکی ترەوە بێنە وەزعێکی ترواتە لە وەزعێکی زۆر ناهەموارەوە بێنە وەزعێکی خۆش، بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەتوان بڵێنەوە چەندین ساڵە هەمان وەزعا بگرە باشتر نەبووینە، هیچ خراپتر بووینە، چونکە تاکو ئێستا ئەبینی قەیرانی زۆر گەورە هەیە، ئیتر ناتوانم بڵێم قەیرانی ئابووری سیاسی نازانم ئەموو کایەکانی ژیان ئێمە قەیرانمانەیە، بۆیە ڕاپەڕین نەیتوانی و ئامانجەی خۆی کە هەوڵی بۆ درا بیپێکێ بەداخەوە. ئەوان گەورەتری کێشەی ئەم میلەتەن کە بوون بە بارگرانی بەسەر ڕاپەڕینەوە، ئەمە وای کرۆ کە ڕاپەڕین نەبتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێنە، ئەم دەوڵەتە بتوانێت ببێتە دەوڵەتێکی سیستەماتیکی و ئازادی و دیموکراسیتیا بەرقەرار بێ. تا چەند ساڵێک دوای ڕاپەڕین خەڵکی کوردستان بە حەماسەتەوە بەشداری ساڵیادی ڕاپەڕینیان لە شارەکانی کوردستان دەکرد، بەڵام قەیرانەکانی هەرێم و نیگەرانیەکانی خەڵکی لە یادکردنەوەی ڕاپەڕین سارد کردوێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. بەپێ راپۆرتێکی پەرلەمانتاری ناوچەی سیەنساندو لە ڕۆژهەڵاتی پاریس، کۆچبەرانی نەیاسایی نزیکەی 1/5 دانیشتوەکەی پێک دێنێ کە بە زۆری بارێک لەسەر کارگوزاریەکان دروست دەکەن و هەروەها دروستکردنی گرژەکانی کۆمەڵایەتی. سیەنساندو دەمێکە خاوەنی هەرە گەورەترین ژمارەی کۆچبەرانە لە فەرەنسا. لێ راپۆرت هشتاری دێدە کو ژمارە کۆچبەرێن نەیاسایی ڕەنگە گەهشتیە 400,000 کەس هەنجی پەنابەرên ڕۆژهێڵاتە ناوین و وڵاتên ئەفریقیا هەوڵ دەدن خۆ بگهێنن ئەوروپا و بە تایبەتیژی فرەنسا. هەفکارێ مائەس جەبار سەردانا کامپێن وان لە فرەنسا کرد و ئەڤ راپۆرت ئامادە کرد. فەڕەنسا ویزگەی کۆچبەرانە. کۆچی پڕنەهامەتی دەریاکان ساڵانە سەدان کەس دەبنە خۆراکی ماسیەکان و ئەوانەشی کە دەگەنە ئێرە لە ئاستی چاوەڕوانیەکانیاندا نییە. هەمیشە شەپۆلی کۆچبەران فەڕەنساش دەگرێتەوە. ساڵانە هەزاران کۆچبەر ڕوودەکەنە ئەم وڵاتە. مێژووی پەنابەران لە فەڕەنسا مێژوێشی درێژە. فەڕەنسا لەبەرەوەی وڵاتێک بۆ تا ڕادێکی زۆر بەدەست سەپەکانەوە بۆ هاوسۆزیەکی زۆری هەبوو بە بەراورد بە وڵاتەکانی تری فەڕەنسا لەگەڵ پەنابەران و مێژوەکەی زۆرە لەبەر ئەوەی وڵاتێکی کۆلۆنیالیش بووە با بڵێن لە ئەفریقیا کۆچی پێشەوانە دائیمەن دەستی پێکردووە لە وڵاتانەی کە چۆتە ئەفریقیا. ئێستا زیاتر لە 15 وڵاتەیە لە ئەفریقیا کە فەڕەنسی زمانن، واتە کە دێنە ئێرە کێشەی زمانیان نییە. بەڵام بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتانەی تر زیاتر بە شەپۆلی پەنابەران هەیە، بە تایبەت ئەو کاتانێکەوە شەڕەکان دەست پێ دەکەن لە وڵاتانە. لە ساڵی 2017دا زیاتر لە 172,000 کۆچبەر لە ڕێی دەریاوە گەیشتونەتە وڵاتانی ئەوروپا. لە ساڵی 2018دا ئەم ژمارە کەم دەبێتەوە بۆ نزیکەی 72,000 کۆچبەر. ئەمە بێجگەرە و پەنابەرانەی کە لە ڕێگەی قاچاقچیەکانەوە بە ڕێگەی وشکانی و ئاسمانی گەیشتونەتە ئەوروپا.
چەندین زۆری پەنابەری هەیە یعنی یەک زۆر پەنابەر نییە لە وڵاتە بۆ نمونە کۆچبەر هەیە ئەو کەسانن کە لەبەر هەژاری یان لەبەر هۆکارێکی ئابووری وڵاتەکان بەجێ دێڵن و پەنابەری سیاسی هەیە و پەنابەری دیکە هەیە مەسەڵەن هەیە بۆ خوێندن لێرە دەمێنێتەوە و لێرە ناچێتەوە وڵاتەکەی خۆی دواتر لێرە درێژە بە خوێندن دەدایە خودت کار دۆزێتەوە لە وڵاتە دەمێنێتەوە ینی کۆمەڵێک زۆری پەنابەری هەیە بەڵام ئەوەی کە پەنابەری سیاسی ئێستا زۆرتر جێی مناقەشێ و هەروەها مەسلەی کۆچبەرەکان زۆرتر قسەی لەسەر دەکرێت بە تایبەت لە کەمپینەکانی هەڵبژاردندا ئەوانەی کۆش دەکەن بە هەکبەیەک هیواوە دەڕۆن ڕێگە دژوارەکانی دەریا و ناوچە یاساخەکان دەبڕن بە هیوای ژیانێکی دی دەپەڕنەوە پەنابەرانی کورد بە تایبەت کورد و هەروەها عەرەب و هەروەها با بڵێن ئەفغان و ئەوانە زۆر دێنە فەڕەنسا ئەوانن بە زۆری ئەوانەی کە دێن بە تایبەت کوردانی باشووری کوردستان ئەوانن کە دانەوێ بچنە وڵاتی بەریتانیا لەبەرەوەی فەڕەنسا شاوسنوورە لەگەڵ بەریتانیا لەبەرەوە نانەوێت لێرە بمێنەوە دانەوێ بچنە بەریتانیا فەڕەنسا وڵاتی هونەر و فەرهەنگ و جوانەکانی ئەوروپا بەڵام شارە ئابووری و سیاسەکانی ئەو وڵاتە زۆر جار دەبنە ئاستەنگ لە بەردەم پەنابەران و کۆچبەراندا پەنابەران بە یەکێک لە هۆکارەکانی بێکاری یان زیادبوونی بێکاری لە وڵاتە سیر دەکرێن و هەروەها زیادبوونی قەیرانی نیشتە زێبوون لە کاتێکدا کە خۆیان با بڵێن فەڕەنسیەکان قەیرانی نیشتە زێبوونیان هەیە لە ئێستا دەتوانین بڵێن تا ڕادەیەک سەختتر بۆ بەراورد بە ڕابردوو پێدانی مافی پەنابەری پرسی پەنابەران لە ئەوروپا و فەڕەنسا تەنها پەیوەندی نییە بەخۆیانەوە بەڵکو بەهۆی پرسی بێکاری و نیشتە جێبوونەوە بۆتە بابەتی گەرمی هەڵبژاردن و هێزە سیاسیەکان مەسلەی بێکاری ئەو چەند ساڵی ئاخیری و هەروەها مەسلەی ئاسایش وای کردووە کە دەنجی ڕاستڕەوەکان زۆرتر بەرز ببێتەوە و ئەمە وای کردووە کە ئەو حکوومەتانێک کە حکمیش دەگرنە دەست ئەو حیزبانێک کە حکمیش دەگرنە دەست تا ڕادەیەک با بڵێن مەرجەکانی پەنابەری قورس بکەن لە ئۆتەی مرۆڤ هەیە کۆچیش هەیە تا بژێوی ژیان سەختتر بێت تا نادادپەروەری بێبەزەیتر بێت لە وڵاتانی ڕۆژەڵات و وڵاتە هەژارەکانی جیهاندا تا دۆزەخی شەڕ و دیکتاتۆریەت بەرۆکیان بەرنەدا پێناچێ شەپۆلی کۆچ کۆتایی پێبێت. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا، پاریس. لە ترکیە هەلبژارتنên شارەداریê nêzik dibin û li Enqereyê rêkberiyeke mezin di navbera kandîdan de heye. Kandîdê AKP Mehmed Özhesekî îddia dike ku rêkberên wî girêdayî terorîstan in û kandîdên HDP û Partiya Seadetê jî xemên xwe li dorveyekê derdibirin. Peyamnêrê me li Enqera agahiyên bêhtir hene. Li Enqerê hilbijardin di navbera namzedan de bi awayekî pozberî dimeşe. Namzeda AKP Mehmet Özhesekî di aqaftinên xwe yên mîtîngan da berevanên xwe bi terorîzmê tewanbar dike. Berevanê Özhesekî yê bi hêz namzedê CHP Mansur Yavaş zêde têkilî qiseyê wî nabe. Lê namzedê Partiya Demokratîk a Gelan, HDP Filiz Kerestecioğlu û namzedê Partiya Saadetê Mesut Dogan nerazibûnên xwe yên derheqê namzedê AKP Özhesekî da diyar kirin. Özhesekî di qisedaneka xwe de gotibû heke îtîfaqa din qezenc bike dê fatureyên we yên avê ji vî şundatir mîlîtanan dê ji wera bînin. Li beramberî vê berteka endamên HDP Filiz Kerestecioğlu bi nükteyî bû. Dibêjin ew ê faturayên avê ji aliyê milîtanan ve were belav kirin. Ez jî dibêjim gelo milîtan zûtirin belav dikin. Anko gelo ceribandina wan bi xwe bi milîtanan re heye. Diyare ku bi xwe bi milîtanê Daişê ra belav kirine û dizanin. Bi rastî mirov bi siyasetekî hûsa tenê dikene. Xeyrî kenînê qîmeta van a xaftina tune. Rastî siyaset wa nabe. Namzedê Partiya Saadetê Mesut Dogan jî di civîna vîzyonê da balkişand ser qisedanên namzedê AKP Özhesekî û got bi tirsandinê dixwazin dengê hilbijêran bigirin. Lê bila gelê me bizanibe ku kî qezenc dike bila bike wê mîlîtan fatureyên we yên avê ji we ra neyne. Kê qezenc dike bila bike xwaziya Partiya Saadetê qezenc bike xwazî CHP yan AKP qezenc bike ferq nake. Bez gelê me bi tiştekî bawer bin. Fature we ya avê wê mîlîtan belav nekin. Yê ku bez derdê wan ji bo mala xwe nan anîn be. Ango birayê me yê Enqerê wê belav bikin. Bi tevahî hilbijardinên Tirkiyê lê bi taybetî jî pêşbaziyên hilbijardinên yê Enqerê gelek berberî derbas dibin. Ev hilbijardinên şaredariyê bi xeta şaredariyê de derketiye. Ketiye xeteka man û nemanan partiyên siyasî. Eyüp Demir, Deng Amerika, Enqere.
هەڵبژاردنەکانی شارەوەنی تورکیا لە 13 مارس بەڕێوە دەچێت و کاندیدەکانی پارتی دموکراتیکی گەلان هەدەب لە شاری وان لە کۆنفرانسێکی ڕۆژەماوانیدا پرۆژەکەیان بۆ هاوڵاتیان ڕاگەیاند. Rêxistina HDP-ya Wanê bi pirskonferansekê projeyên xwe yên ji bo hilbijartinên xwecihiyên sih û êkê adarê eşkere kirin. Hevserokê rêxistina HDP-ya Wanê ümîdde de di destpêkê da bakişan ser rewşa parlamentera HDP-ya Culemêrgê Leyla Güven'a di greva birçûbînê da û ew silav kir. Piştî de berbijêrên hevşaredariya bajarê mezina Wanê Bediya Özgökçe Ertan û Mustafa Avcı dest bi danasîna projeyan kir. Daha modern ve örnek bir kent olmasını istiyor. Berbijarên HDP da zanîn ku wan projeyên ji bo hewirdor, perwerdeyî, saxlemî, civakî, aborî û çandî amade kirine. Berbijarê hevşaredariyê Mustafa Avcı got ku ev demek dirêje ji bo pizgirêkên bajarê Wanê bên çareserkirin li ser dahan projeyan xebitî ne û encamên baş derketine holê. Em nava gel danin. Gel pêdiviyê xwe esasî derdixe pêş. Em jî mecbûrin ji bo wan pêdiviya plan projeyekê xwe çêbikin. Avcı him projeyên ku hatine amadekirin wiha rêz kir. Erdhej zirareke gelek mezin da vî gelî da vî bajarê. Em ê hember wan afata tedbîrê xwe bigirin, gorî wî îmara xwe çêbikin, gorî wî xwe amade bikin, gorî wî xwe perwerde bikin. Avcı her wiha diwarê aboriyê da wekî balkêş qala projeya gundê jiyanê kir. Gere ew bikar be gundê xwe derê mala xwe da zêbiya xwe da bikare îdara xwe bike. Ji bo ku em wê derê alîkariyê bidinê bikar be zêbiya xwe hilde dayne biçîne bidirû jê feydê bigire ku êdî ihtiyaciyê nebîne ji bo îşekî were navenda bajêr an jî ji vê navendê ra behere metropolekî dinê. Avcı herî dawiyê balkişan ser giringiya behra Wanê û got ku ji bo parastina wê projeyek baş amade kirine. Gola Wanê werhîştine, qirêj kirine, em dixwazin pêşî wî paqij bikin, arîtma tesîsî dibêjin jê ra. Em ê bi wana wan tesîsa heya ji destê me tê ew navçe devdora golê, em ê li wan navça da giş wan tesîsa bikar bînin. Gola Wanê jî bo ku edî neçine Antalyayê neçine nizamkî derê ji bo ku bikevne berê, em ê golê jî bîne wê astê. HDP bi pirskonferansekê projeyên xwe yên ji bo hilbijartinê sih û êkê adarê yek bi yek parve kir. Bi va projeyê da cur be cur ji bo xwezayê ji bo çandê ji bo civakê û piraniya Wanê proje hebûn. Ev projeyên xwe da gotin ku em ê gava li hilbijartinê da ser bikevin, em ê yek bi yek bêxin meryetê. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. Bênerên hêja bi vê raportê em digihin dawiya Bernamaya Kurd Connectiona îro ta roja înê her şad û bixtewar bin. Bemîne xweş.